سڵاتان لێبێ هەندێک کەس لە ژیانە بێزارە بن یاخۆ تۆڕە ئەبن بۆی کە پرسیاری شخصیان لێ بکەیت بە شێوازێکی گشتی مرۆڤەکان حەزەکەن هەندێک شتی شخصی خۆیان هەیە لە ژیانە هەندێک تایبەتمەندی خۆیان هەیە کەس نەیزانێ تایبەتە بە خۆیانەوە تا چەند گرنگە ئێمە سنووری بەرامبەر نەبەزێنین بە پرسیاری شخصی تا چەند گرنگە قسە لە شتێکان نەکەین کە پەیوەندی بەیەمەوە نییە زۆرجا لێرە لێوە ئەیبیسێن کەسانەکان یاخود بڵێن قسە لەسەر هەموو شتێکەکەن و تەداخلی هەموو شتێکەکان و ئەگەر شتەکە نەیزانن ئەبێ هەر قسەیەکی تا بکەن ئەمە ناو ئەنێن چی و لەگەڵ ئەوەیە تا چەند گرنگە بە هەمان شێوەیە بەرامبەرەکەمان ئەگەر حەز نەکا شتێکی شخصی خۆی بە ئێمە بڵێ ئێمە زۆری لێ نەکەین لەسەر تەداخل نەکردن و لەسەر بابەتی شخصی ئێمە ئەمڕۆ ئەم بەرنامەی لەگەڵ بەشێک لە وڵاتانە ئەکەینە باس و خواست بینەرمە کاتگرتنە بەژی من بێم تەداخلی تۆ بکەم بڵم بزانم ژیانی کاگارش چۆن تەداخلی پرتیا بکەم نە هیچم دەسەکەوێت نا ئەتوانم سوودێکیش بە تۆ بگەنم جگە لە زیان هیچی تر نییە بەڕای من ئەگەر لە شوێنێکا دابنیشیان لەگەڵ هاوڕەکانتان وەرم لەگەڵ سێ چوار هاوڕتا باسی بابەتی بکەن تۆ هیچ پەیوەندی بە تۆ نەبێت تەداخلەکەی من بە کچێکی زۆر کەم دوو بەناوبانگم اینجا تەداخلی هەیە شت ناکەم کە بۆ نمونە پەیوەندی بە منەوە نەبێت قسەکەمەکەی زۆریش قسەکردن ئاتۆ پەندەمەتەوە نازانم دەنگی هەموو کەسێکانی هوەرێکە هەموو کەسێک ناتوانێت تایە هەبێت یاخۆ بڵی بێت ئەگە قسەکردن زێڕبێ ئەوە بێدەنگی گەوهرە ئەکی دوایە بەنرخترە ئەکی دوای پێویست ناکە لە شتێکە لە هەنە مۆزوعە قسە بکەیت کە هیچ ڕەبط و پەیوەندی بە تۆ نییە لەسەر تەداخل بەشێکمان تەداخلەکەن لە شتی شخصی یەکترە لە جلوبەرگە لە بابەتی بەنمونە هاوسەرگیریە لە کڕن و فرۆشتنە لە چوونە دەرەوەیە لە هەموو شتێکە یعنی بۆچی ئێمە بێ تەداخل و ژیان یەکتری بکەین وڵای ئەو شتاستەکەم لە ناو کچانە تۆزە زۆرە بەخیلن بە یەکتری چایان بە یەکتری هەڵ نایە بەڵام کات کوشتنە بەڕای کچا زیاتر تەداخل هەیە زۆر ئافرەت حەزەکە هەموو شتێک بزانێ لەسەر هاوڕێکی وڵای ئەوە سروشتی کچانوان نەگانی بەس یەک دوانیە هەموو هەموو خوا درستەکەن ئەروەڵا واین ئەو بەرەیەکە خوا دەوێتی بێم ئەروەڵا بەرێ نیگەران نابێ ئەگەر کەسێک پرسیار شخصی و لێ بکە پرسیارێکە پەیوەندی پێوەی نەبێت جوابی نایەمەوانە با پرسیارەکەی بکە هاوڕێکی خۆ بڵێ تۆ ناوت چیە؟ ئەژین بڵێ ئەژین خان بە نمونە ئەو شتە مەکە یان ئەو شتە بکە جوانە ئەمە مەکە ناشرینە یعنی ئەم پرسیارانە یان کەی هاوسەرگیری ئەەکەی بۆ نایەکی ها ئەم شتە شخصیانە تۆ بێزار ناکە کاگارش من گوێگرێکی زۆر باشم بەڵام هەموو قسە وەرناگرم تۆ هەتا بەیانی قسەم بۆ بکەم نەڵم باشە ئۆکی قسەکەی توێ بەڵام ئەوە گرنگە لای من کە بە قسەت ناکەم لە هەنێشتا کە ڕەبتی بە تۆنیان ئۆکی تۆ ئامۆژگاریم نەکەی بەڵام لەوانەیە من ئەوم پێ باش نەبێت کە تۆ باسیەکەی جۆ ئەگری بەڵام خۆ بڕیارەی دوان ئەبێ هەروە خەڵک کارگەری لەسەر نییە نەوەڵا سایەکی لەوانەوە بڕا بڵێ فلانەشت وایە من بۆ خۆمەژیم خۆم کە ئەچمە بەردەم ئامێرگە خۆم بەدڵەکە لە ماڵۆ دێمە دەرەوە تاو چاوی خەڵک ژی لەش ساق بێخۆ وەکو خۆت حەز بە پرسیاری شخصیەکەی لە خەڵک بەس خۆم تۆزێ حارۆکم پرسیارەکەم بەس ئەگەر وەڵامی ژوەر نەگرم سایە بەلامە وڵای ئامۆزاو لە داخلی واتونێتەوە تۆی ماڵی داخلین ئارەوە سەلامەت بیشاوە چوە خوێنن وڵا لە زانکۆی سلێمانی لە بەشی وەرزش وەرزشە ئاراوەڵە تەلەبەی یعنی دەرەوە شارن بەڵێ بەڵێ خەڵکی چۆن چەم شەماڵ سەمسەماڵە بازیان دەشتان ساق هەر لەسەر ڕێگاکەیە فەرقین لە داخلە مێنەوە ئارەوەڵا یاخوا سەلامەت زۆر خۆشحاڵە بە ناسیتان قۆناغی چەند خۆشە وڵا قۆناغی دوی وەرزش دوی وەرزشە دوی خۆتان هەڵتان ژاردووە ئارەوەڵا ئەوە ئاوەتی و خولیای مناڵیمانە الحەمدلله وەرزشیش بەشێکی خۆشە هیچێکە لەو پیشانەی کە تەلەبە ڕقی لە مامۆستاکەی نییە لە وەرزش ینی مەحبوب بە خەڵکی ئەوانی کە بنە مامۆستای وەرزش خۆشەویستن لای تەلەبەکان ئارەڵا وەکو لەگە مامۆستاکانە وەکو هاوڕێوە ینی وەکو مامۆستا و تەلەبێ تعرف ناکەین باشە من ئەمڕۆ باسیەوە کە این تەداخل ها قسەکردن لە تۆ ناوت چییە؟ منام هەڵی برا بۆرە برای گەوری کاکەڵە بڵێم کاکەڵەو ژان بڕ منت ئەم ڕەنگەم مەکە یان ئەوە بکە جوانە یان تۆ بۆچی ئەوە ناکەی ینی ئەم تەداخلانە تا چەند بۆ تۆ بێزارەکە وڵای بۆ نەک بۆ من بۆ هەموو کەسێ شتێکی ناخۆشە بەڕاستی قسە بۆ منە مجلێکم بە دڵی خۆم کردیوە برادەرێ دۆستی ناسیاوی دێ تەداخلەکە ینی وام لێگە لە جلەکەم بەرچاوکەوێ حەزی لە چی ڕەنگەکە من حەزم لە ڕەشە
بۆ ماڵی کا ناوچی بوو نام هەڵۆیە کاکە هەڵۆجان ئەڵێ کاکە هەڵۆ ئەم ڕەنگە ڕەشە جوان نییە بیگۆڕە بە سپی تۆ خۆ بەدڵتە بۆ شتەکە لە بەرچاوێخی وایە وەڵی وام لێکە خۆشم حەزم نین نەمین ئەو لەم بەرچاوکەوی هەت بووانی بەهۆی قسەی خەڵکە و شتێکە لە بەرچاوکەوە ئارەڵام نەم جەژنە جلە ڕەشم هەڵگی برادێکم لەگەڵا بوو ئەگوی جلە ناشرینە ئیتە منیش ناچەر هەڵی نەگرە ئیتر ئەوە لیەکە و خاتە دوو دڵێەوە بێزار تەکە تۆزێ ناخۆشە ئارەڵا زۆریش مەسە بێ لەو کاتە خۆ خاوەن قەراربی ئەخوێ زانانی چونە منێ ساوم نەگەڵایە بیرۆ ڕایەکە گۆڕینەوە بەجیسە ئەوەش ناکرێم لەبەر ڕەنگەکەی مجلەکە دانێمەوە ئەمە مەسەلی جلوبەرێک ئەی مەسەلەی بابەتی شخصی بە نمونە هەندێکمان هەیە حەزەکەی هەموو شتێ بزانین لەسەر بەرامبەرەکەمان تۆ لەو کەسانەی وڵی پێم وابێ بۆ دووە کارەگەڕێتەوە هەندێک جار کەسی بەرامبەر لە خۆشەویستیایە بۆ تۆ حەزەکە ژیانی تایبەتی بزانیان حەزەکە بەچی تووڕابی بەچی دڵخۆشەبی بەچی دیتە پێکەنین لە خەمی توایە حەزەکە بتێنێتە پێکەنین و دڵسۆستە هەندێکی تریشی ئەتوانم تا حەدێ بڵێم لایەنی حەسوودیە تۆ بەڵێ تۆ گەیشتوی بە شتێکە و نەگەیشتۆ بۆ شتە بەڵام بێئاگایە لەوەیت کە تۆ چەندێ ماندوو بوویتە چەندێ هیلاک بوویتە بۆی پێی بگەی ئەو نەگەیشتوە ئەو شتێک کە تۆ پێگەیشتووی پرسیاری شخصی تۆ بێزارەکە وڵی هەندێکی بەڵێ هەندێکی تریشی نەخێ چی شتێ زۆر بێزارەبی وڵی حەز بە شتێ بێت و یەکێ بێوە سارد بکاتەوە یان هەڵ بۆ شتێ بدەیت و سارد بکاتەوە منە هەندێک پرسیار هەیە ئەڵێ موچەکەت چەنە ئیشیەکەی بەهاتە چەنەیان تەمەنت چەنە بەوانە بێزارەبی وڵی زۆر بێزارم براکەم تقریبان واسی 4 ساڵی شەکە تایز نازانمانی چەنێ وەرەگری پرسیار تۆخە پرسیاریشی لێ ناگەم تامۆی نانووسی تۆ بە چی شتێ بێزارەبی لە پرسیارە وڵی هەر بە پەیوەندی پارەوە بۆ نمونە ئیشە بکەم لێ چەنت هەیە ئەم شانە ئەوانە معاشەکەت چەنە ئارە وەڵا شتێ شخصیە ئەی بنمونە تەمەن ئەمە شتێکی شخصیان نە وەڵا زۆر ئاسایە تەمەن ئاسایە تەمەنەکە بزانین ئارە وەڵا ماڵی 2004 21 ساڵە یاخوا تەمەن درێژ یاخوا ئیشاڵا هەمیشە لە سەرکەوتنە بڕوکی خۆشەوە ئەم ژیانە تێپەڕێنێ وادارم لەگە تۆیە قوربانم برای گەورە سەلامەت بەعامی و خوێندکار لە ناو زانکۆیە تا چەند بن خۆتانە پارێزن لە تەداخولکردن یان شتێکە پێویستی بە تۆ نیە و قسەی تیا بکەیت وڵی بە هەموو شێ مە خۆمان پارەچوو لە تەداخولکردن مخۆم پێی بێزارم من پێویست ناگە خۆشم تەداخول بکەم دووتە لە بە کێشەیان نەبیان لە گروپێکە خۆتان ناوسینکان دەرەپەڕێنن بڵێن کاکە نە بەخوا لاقەیمانە یەک بخۆن نە بەخوا کابرا لەوەیە پەیوەندیەک بێ لە بینی خۆیانە من بۆچی بچم تەداخولیانگە خۆشەڕیان نابێت دەمەقاڵەیەکە و سار دەمنەوە ئەی تۆ وڵای من تا حدێ ئەگەر بیان ناسم تەداخولەکەم چکە زۆر جار وایە لە خۆشەویستیا بۆ منیان ڕەنگە قسەکەی من ڕاست بێت یانەوە قسەی منی نەبیست بێت کێشەی حەلکە دڵێشانی حەلکان تا حدێکی کەم تەداخولەکەم بەڵام بۆ کەسانی کە ئەیان ناسم و خۆشیانوێ بژیەکەی لە وڵایشەڵا کار ناگاتە شەڕ بە حکومەی تۆ لە ئەوروپا ژیت اینجا لە ئەوروپا ڕەنگە تەداخولات نەبێ ناوەڵ ڕەنگە لە ناو خۆمانە ڕەنگە بەشێکمان بە مەبەست یان خۆ هەندێکمان لە دڵپاکیە هەندێکمان لە حەسوودیە حەزکەین شتی شخصی و تایبەتی یەکتری بزانین بە نمونە تۆ چۆن گەیشتە ئەوروپایان موچەکەت چەنە بەچێەوە سەرقاڵی بۆ ژنایانی ها ئەم خانووە بۆ وایە سارەکەت بۆ وایە ئەم وردەکاریانە تۆ حەزەکە ینی خەڵک شتی تایبەتی تۆ بزانێ وەڵی وەک حەزکردنەکە نەوەڵاکەس حەز ناگە ینی ئیشی ینی ژیانی پرایڤەتی خۆی ژیانی شخصی خۆی با هەموو کەسێ بڵێ بە هەندێک کات لە مەسەلەی ئیش و کار و کەسابەت و پارەپاگرنەمانە من وەکو خودی خۆم شخصی خۆم پرسیار وشم زۆر لێگرێ و بەڕاستیش پێم خۆش نییە بڵێ بۆ نمونە مەسەڵەن ئیش و کار تا حەدێ ئاساییە بەڵام نەک زۆر چیتە قوڵایی وەزعەکەەوە تێگەی لە مەسەڵەن ئەم کابرا چەند پیاکە ئیش و کاری چییە کەسابەتی چییە تا حەدێ ئاساییە بەڵام نەک زۆر قوڵ بیتەوە لە مەسەلەکەیاوە بتەوێ بچیتە بنجوب ناوانی بەکودەی لە پرسیای شخصی وڵا زۆر خۆش نیێنەوە ناخۆشە ئارەوەڵە بە نمونە تۆ ناو چییە؟ میرانی کاکە میران ینی بە نمونەی کاکە میران تۆ بۆ زەواج ناکەی زەواجەکەی ئەڵێ بۆ پەلێت چییە ئەم سیارە نەدێکرێ وەرە ئارەوەڵا منم لێکراوە ئاگادارە نەبێتەوە من جارێ وەکو خۆم وەک شخصی خۆم کە من لێرە ناژیم پلانوشتی ڕەنگە زۆرترمە بێ بۆ ژیانی خۆم پێ یعنی بمەوێ شتێکزانیە تۆ چی بەتاکیت بمەوێ شتێکی کە پێش ژنێنان خۆم ڕەنگە پرۆسی مهمتر هەبێ بۆ من پێشەوە یعنی بمەوێ بیکەم پێشەوەی کە ژن بێنم چونکە هەنێ شتەیە بە سینگڵ یەکرێ دێگەی بۆ نمونە
ئارە وەڵا بەس بۆ دەست فراوان بیت ئارە وەڵا بە تاکی من الحەمدولیلا بۆ خۆم سەرفێگەم و هاتوچی ئەم ناواکەم و ئەڕۆمەوە بەڵام کە ژنێ نا بەخوا تۆسێ ئجا ناڕەحەتە لێەوە ئارە بەخوا برای گەوری زۆر سپاسە پەلە مەکە جارێ کاکە میرانجان ئێستا بۆ نمونە ئەم تەداخلاتانە وتمان هەیە وایە ئەی قسەیەکی تر هەیە ئەڵێ بەرم نە قسە لە شتێکا مەگە کە پەیوەندی بە تۆ نییە وەکو خۆت ینی کاکە میران ئەگەر مەجلیسێک کۆڕێک دوو برادر کێشەیانە بوو گفتوگوییانە بوو دوو قسەیان کرد بابەتیان تاوتێ کرد تۆ ئەگەر هیچی لەبارەوە نەزانیان پەیوەندی بە تۆ نەبێ قسەی تیاکەی وەڵی من ڕاستی من ئەو لەو کەسانە کە زۆرتر گوێگرم لەوەی قساگەم تێگەی لە من زیاتر ئەمێ بزانم فێر بم لەوەی کە زیاتر قسەگەم بەڵام ئەگەر لە مەجلیسێکا بوو کرا مەسەڵەن بە قسەی من ئەگەر کێشەیە بوو حەلبێ ئەوە قساگەم ئەگەر نەشکرا وڵات دەمی خۆمەگەرم و قسە ناکەم نەوەڵا لەبەری هەنێ قسایە ئەکرێ کێشەکان گەورەتر بکەن هەنێ قسەژێ ئەکرێ کێشەکان یەکسەر وەک بڵێ ئاوکی باگرێکە حەلەوێ و تاو هەندێکجار بێدەنگی باشترە وڵا خۆی بێدانگی لە هەنێک کاتا باش جوانترین وڵات سیاری شخصی تۆ بێزارەکە نەوەڵە داهاتی مانگانت چەنە بەشیەوە ئیشی چیەکەی معاشخۆرم بەیش مەمە قسەی خەڵکە پرسیاران ئەگە کەسێ پرسیاری شخصی لێ بکە پێ بێزار نابی نەوەڵا زۆر ئاساییە و هەیە زۆر پێی پێزارە بێت تاوان وکو بڵێن بەڕێزەکە پرسیارەکەی داهاتی ماگەنە معاشخۆرم تە خۆ پێویست ناکە بۆ ڕوونکەیتەوە بڕی موچەکە و چەنە بۆ ئیشێکی تر ناکەی بۆ خانۆکە و ناگۆڕی ئەم سیارێت چیە ها هەندێ ئەم پرسیارە وردەکاریانە بەلاتەوە ئاساییە زۆر جوانە کراویشە زۆرە کرێ کراویشە و زۆر بە تەبیعی جواب بماوەتەوە هی تۆڕە نابی سە کەسانێکمانەیە ئەگەر پرسیاری شخصی بکەی بێزارە بێ حەزەکە ئەم تایبەتمەندیانی ژیانی خۆی کەس نەیزانێ زۆر ڕاستە پێی خۆش نییە پرسیاری پارە و معاش و ئیش و تەمەنۆم شتانی لێ بکەیت زۆر ڕاستە خۆی وایە هەیە پیت و ڕابێ هەیە بە نەوعێک جوابتایەتەوە هەیە بە وا جوابتایەتەوە کە خۆت پشیمانی لە پرسیارەکە بەس بووکو خۆم نەوەڵە زۆر ئاساییە زۆر زۆری ڕاستایە و تەبیعی جوابم ما شتێکی باشیان خراپ وەڵا وەسەتە بەلای منەوە مام ناوەندە ئاسایە بکرێ نه ئێستا بۆ نمونە هەنێ کەسێ هەنێشتی هەیە حەز ناکە براکەشی بیزانێ نە کەسی کە پرسیاری لێکە وای یانە شخصی خۆیەتی ژیانی خۆیەتی نه ئەگەر نەکرێ باشترە بەڵام بەنسبەت خۆمۆ ناو زۆر زۆر ئاساییە ئارە وەڵا بۆ منش سوژنێ نێڵێ بۆ سوژنێ وەڵا خۆ درەنگ ژنێ نێڵێ بۆ ژنێ وەڵا وایە وەڵا برا وایە کچەدەی بە شۆڵێ پەلەچی بۆ خۆنەوە دەستیەوە مناڵێ شێوێڵێک بۆ تاقم ناڵێکەیە بیکە بە دوان دوانە ئەڵێ بۆ کچ و کوڕێکە بۆ وایە نییە ئەڵێ بۆ مناڵێ وەڵا بە تاشید بە تاشانە هەیە وایە لەنا خۆمانە مە باوە ڕەنگە لە وڵاتەکانە ئەم هەیە زۆر حەزی لەو شتەشە هەیە زۆر حەزی لەو شتێکە بڵێ ئێوە شتەکانی ژیانی تۆ بزانێ ئەرە وەڵایە بە تاشید بە دوایەگەڕ ئەرە وەڵا بێزار نەبووی لەم سارێ بۆ نایگۆڕ چەند ساڵی شەکەی بۆ نایگۆڕ ئەرە وەڵا نایگۆڕم ئێتە خۆی دەتاێتە خۆ ئەو نم ئیمکانێ دێ ئەو نم دەسەڵاتی دە خۆ چی بکە میش حەز دەکەم شتی جوانم هەبێ حەز دەکەم شتی شازم پێ بێ خانووی باشم هەبێ ژنم هەبێ مناڵم هەبێ وایە نە ئەدەکە نەش بێ خۆ دەسەڵات چییە وایە کەسە و خواشتێکی پێەیە ئەی باسە قسە لە سەرنا قسە لە سەر شتێکەکەی کە پەیوەندی بە تۆ نییە نمونە لە مجلیسیەکەی مۆزوعشان کردوتەوە ئەم مۆزوع پەیوەندی بە تۆ نییە باسی شتێکەکەن و ئەسڵ ڕەنگە تۆلیشی نەزانی یعنی تەداخولەکەی تایە شخصی خۆم تا ئێستا نەم کردو ناشیکەم بێدەنگی هەڵە بژێری زۆر بێدەنگی هەڵە بژێن زانین بۆ پەیوەندی بەمنەوە نییە ئەگە شتێکیش بڵم لەوە چێ بە غەڵەت بیڵێم لەوە چێ شعوری ئەو کەسەی بەرامبەرم بریندار بێ بۆ شتە بۆ پەیوەندی بە خۆمەوە نییە شتێک پەیوەندی بە تۆ نەبوو قسەیتیان ناکەی هەر بێدەنگیم هەڵبژاردووە و حتا هەش بێ هەڵێ بژێرم بێدەنگیەکە دەنگی باشترە زۆر ئەوەی کە قسە زۆر بکە زۆر پەشیمانە بێتەوە هەڵەش زۆرەکە هەڵاکە غەڵەتی ژەکە لە قسەکانیە غەڵەتی ژەکە جا بۆیە شتێک بڵێ کە کەسەکەی بەرامبەر جواب بباتەوە خۆشە بە پێی پێویست وایە بە پێی پێویست قسە بکەی وایە زۆر ڕاستە لە خزمەتە سەرکەوتوو بن وڵایی تێکەڵابوون فەرقی زمانێکی ئێستا وەکو جاران نەماوە
من زیاتر کە زۆر ئێمە ناو بازار خەڵک زیاتر برادرانە دۆستانی جارانە بینیم تێکەڵاو بوومانە بەس ئەو تێکەڵبوونی جاران نەماوەسی لێ ڕەحمەک و جاران نەماوە تایبەتی لە جەژنان دەرەکەوێت کە ئاموشە کەم بۆتەوە خەڵک زۆر بەتەن خەڵکەوە نایە هەواڵپرسی کەم بۆتەوە ئەم تۆرە کۆمەڵایەتیانە وای کردو کە خەڵکی لە یەکتری دابڕانوە من کە بۆی حسابی ساڵ مامۆستای ئامادەی بووم برادران و مامۆستاکان و قوتابیەکان هەمووی گەورە بوونەوانە تێکەڵایم زۆر دەگەڵانیان بینم ئەگەدا دەقە 5 دقەش بێ من دڵم پیانەکرێتەوە باسێکی ژیانی خۆی کاتیا هەواڵی یەکتری پرسیینەوەمانە لێ بینم لەشتە ساغ بێخوا لەشتە ساغ بێخوا ئەوەی کە تێکەڵی زۆر کەس بکە زانیاری زۆرە لەسەر خەڵک وایە هەتا کەمتر تێکەڵبی معلوماتت کەمترە لەسەر خەڵک تۆ بۆت گرنگە ینی زانیاری لەسەر خەڵکی هەبێ لەسەر هاوڕەکانت ینی خۆی گرنگە تێکەڵاوبوون گرنگە زیاناری زیاتر بەس زیاتر ئەو تێکەڵبوونە هەندێک جار غیبەتیشی زۆر لەکەوێتەوە باسی خەڵکی زۆر لەکەوێتەوە لۆ تێکەڵاوبوونە ینی هەندێک جار قۆنان بە گۆشتە گیریش بیتۆمانە هەموو کەس پێویستی بە یەکتری بە تایبەتی لەم شارە سکۆلێ هەموو وەکو چۆن یەکتری ناسینەوەمانە تقریبا این شارێکی چەند ساڵم شاریان پێکواژین یان تێکەڵاوبوون زۆر پێویستە بە تایبەتی لە کاتی تنگانەیە لە کاتی خۆشیە ینی پێویستە تێکەڵاوبوون پێویستیان بە یەکتریە بێت هەموو هەواڵی پرسیینی یەکترە هەمووی کارێکی زۆر بە تایبەتی ئێمەش یانی عشایەکە بە ڕواڵەتێکە دیارە پێمانەوە یانی هەموو خەڵکی ناوچەیەکی نۆمانە و کە تێکەڵەبی لایراری زانیاری و دەستەکەوێ بەس زیاتر مەبەستی سەرشی بەرنامەکەی من ئەوەیە ینی هەیە بە مەبەست حەزەکە زانیاری بێت لەسەر زانیاری شخصی تایبەتی بەنمونە داهاتی ڕۆژانە و ژیان و گوزەران و ماڵ و مناڵ و ئەم تەداخڵکردناڵێم بەڵێ ڕاستەکەی وایە ئەمە کەکتێ هەواڵ یەکتێ پرسی یەکسەر لەێتر بازارە چۆنە ئیش و کار چۆنەمانە و ئەسعار چۆنەوەمانە و تۆ لە معلوماتێک دەست دەکەوێت چی هەرزانە لە بازار چی گرانەوەمانە زۆر پێویستە ئەمە دیارە کە تۆ تۆ تێکەڵای هەموو تێژ چینەکانە بی دەرکەسە لە کات لەم بوارێک ئایژەکاتۆمانە تۆ زیاترەکە پێویستی بە شتێ بێ لەوانێ نرخێکە دەستکەوێت کوالیتی شتەکانی زیاتر دەستکەوێت ینی معلوماتی زیاتر لەبارەی شتان دەستکەوێت کە تۆ تێکەڵای زیاتر لە خەڵکان بی چیکار کەسە بەکارێک و مەشغوڵ کەسە مێنێشی هەیە ئەمە پرسیاری شخصی تۆ بێزارەکە پرسیاری شخصی هەندێک جار فەرقەکە پرسیار بە پرسیار فەرقەکە چی نەوانی کە بێزارکەرە ئەو کە پرسیارەکات و باری کۆمەڵەیینی چۆن ینی دارایی چۆن حەزداگەم خەڵک بزانێ باری دارایی چۆنە چکم هەم کات دڵم الحەمدولله باش بێ باش نبێ الحەمدولله ئەمە احتمال من سمو چیە هێز کۆتم چە خۆ باری دارایی چییە ینی جارێ ئێتر هەندێک پرسیاری شخص کچەکانە نەیە بەش و ژنە بۆ کوڕەکانە نێنا سارەکە و نەگۆڕی خانەکە و نەکڕی زیاتر خۆ پرسیارەکانەوەی زیاتر وڵی با زیاتر پرسیار سەر مۆدەلی سارەیە لەسەر شێوەی خانووە لەسەر کڕین و فرۆشتنە زیاتر ئەو شتانە ینی بۆ بە عادەت ینی ئەو سارێ بە چەند کروینجار سەری ڕا زۆر مۆدلی چۆن ئەمانێت ئەم شتانە ئەمەی ساسنگ یانە کەسەکەی بەرامبەر حەز دەکاتۆمانە یا هەندێک کەس وای لاتۆ هەم کەس بە چاپی دەزانێ یعنی حەز ناکە هەندم نایشی بێنی کە بزای کە سازشی کڕیوە یعنی خەڵکە وای لاتۆ حەز ناکە هەندێکی شخصی بە هەر لای خۆی باشە کەس بیزانێ ئافرم خۆت حەزەکەی شتەکانی ژیان خەڵک بیزانێ من حەزەکەم هەموو کاتێ ئەو نیعمەتێکی خۆی گەورەی بە من یاوە من خۆی گەورە ئافرێ وإلى ربك فارغب يعني أوش نعمتانك خوي يقول بياي باسيكا تو قيشك باسيكا أنتو خوي يقول نعمتك بياي باسيكا هو بيش هذه توا أنت نعمتك بيتو ديار بيا بيتو ديار باسيكا لا يخلق شكرين السركة حمدي السركة أكو خوي يقول بيش بخشيته معنا قيشك يعني توس بس بداخل تدو كدار السركة تو روش عارفة سري بوجيرا مشتری چایشی ولی ولی ایشون علی بخواه بازار نیه بازار خلق می ناشکره است قناعت نما به ایش ویک قناعت نما چیش تو بزارک والله ایوه علی و روزی چند دزکه ایشکو چیه چند دهات چند هم خانو بچن کری و چند که یستا نخوشه همو بسیارگه بالا بیت مالک و تلویزیون چنه بیا بالا زور نخوشه بالا هاتون انا كده اخوات ولا بزحمت خانوكو چنكا خو نفروشم نه خود تو مشتري خانوك ريني هاتو نان بخوي ام بسعر انا بوتشي كرين يعني عندك كسر تبعاتي وايا موضوع بقالته موضوع اشتي كان يعني سعري وكي كري ناي غوري اولا چنكا وسعر بيدا سمن 12 سال سعري كم بيالو چند کس پرسیام لیک او بو سعر ناگوری
چۆن حەزی ئێخ لە قاچ لە ئەرزە بڕێتەوە خوانەی بڕێت شي خۆی بکە ئیوا هەیە ئارەبانەیەکی پێنێ خوانەی بڕە سپاس بۆخۆ 12 ساڵە شازی سەهرم پێ سپاس بۆ خوا ئیتر بۆ بیگۆڕم بەڵێ والله وایە یان تەداخلی جلوبەرێک بەڵێ یان بۆ نمونە ژنە بۆ کوڕەکە نێنا کچەکە نەیاڕەش و ئەمە بۆ وایە ئەمە بۆ وایە ئەو بۆ مناڵتان نابێ ئەو مناڵتان ئەو بۆ مناڵ مناڵیشتان نەبێت دەتخوا با زۆر نەوێ مناڵ بۆ کچێکتان بەڵێ بەقسمت قوربانم ئەمانە پێویستەکە بکرێن ئێمە ئەم بەرنامەیەکەن بۆی کە خەڵک بمان بینیان پرسیارانە ناشرینترین شتەوەیە ئەمانە ڕۆژانە ئەکرێنم پرسیارە بەڵێ ڕۆژانە ئەکرێت ناشرینی شتە زەواجی نەکردەوە بۆ ژنی نایانی کچە شووی نەکردەوە بۆ شوو ناکەی بەڵێ یان پەلە چی بوو بۆ شووت کرد بەڵێ ئەوە چی بۆ چۆ بە سەیران ئەی چیتان بردەوە چی یاخۆن کەی مشکیلی تۆیە تۆش ئازا بۆکو من بڕۆ تاو بەڵێ ناخۆشە ئەو پرسیارانە هیوادارم نەمێنێ ئەو پرسیاران داری نەمێنێ چاوی منی باکۆ تا پرسیارە تریشە لێ بکەم قسە لەسەر شتێکەکەی کە پەیوەندی بە تۆ نییە نا نابێ ئیشی من نەبوو ئیلاقم چێ بەسەرەوە ئێستا من دوکانی پۆشاکم بێ ئیلاقم بە پۆشاکی خۆمەوە هەیە تاو من ڕۆکانم ناوە کاکە ڕۆکانخوا لەش ساغ زۆر سپاس باشە ئەم حەمدا سپاس هاوڕێ زۆرە هاوڕێم نەوەڵە بە پەنجەکانی دەست ئەژمێر گیان بڵێ تێکەڵایەتی کەمە لەگەڵ خەڵک نەوەڵە زۆر تێکەڵای کەس ناکەم تا کەمتر تێکەڵبی کەمتر تووشی کێشاوی وایە بە تاکی دەراوەڵا منە بیرەکەیتەوانێ و نە لەگە خۆتە بیر لە شتی واکەیتەوەی تا هەر توژی نەخۆشی نەفسێبی حەزەکەشت لەسەر خەڵک بزانی زۆر خۆم کتێب زۆر خوێنمانێ ینی مەسم بۆ شتی شخصی وەر منە بڵێ تاگارش من زیاتر گوێ ئەگرم چۆنە ژیانی چیانی حەزێک ئەمور دەکارە نەبزانین لەسەر ژیانی خەڵک تاوان بە تاکیت بە تاکی تەداخلی ژیانی خەڵکەکەی وەکو قسەکردن نابەست گوێ ئەگرم گوێ لە بەرامبەرەکە ئەگرم گوێ لە کەسێک ئەگرم ئەیترەوەی بەس وڵەبیتەوە لە برادەرەکانت جان بڵێ معاشیان چەنە ژیانیان چۆنە بۆشنیان نەوەڵا ئاخە بۆشتانەوە نیە نەوەڵا شخصی نەوەڵا بەس پێویستیم بە شتێک بێسە بۆ نونە باسی زەواجێکە هاوڕێکم ژنیە ناوە زەواجی کردو چکە خۆشم بەتەمای زەواجم وەڵی قسمەت نەبوو بەنیازی ئینشاءڵڵا وەڵی نیەتم هێنا ئینشاءڵڵا ئیترەوە بوو قسمەت نەبوو نەیگرتا نەوەڵا داوای سەڵ مسقاڵتونی لێکردم تاوان مسخاڵ ساڵ مسقاڵ چی بوو وەڵی خۆشەویست وەکو خۆشەویستیش یانی خۆشەویستی خۆشم بوو زۆر یعنی من لەسەر ژیانی ئەو مەزانانی و لەسەر ژیانی منەزانانی من پێشەکەیش پێم توانای من ئەوە نییە کە زۆر بکەم تۆ چەندم پێڵێ وتی ماڵی دنیاوە نییە ئێمە لەژێر کەپرێک ئابین خۆشبەختانە بژین هەموو دنیاە بەس چوومە سەڤڕەکەیان و داوای هەر لە مسخاڵی خۆمان هەر لەم ئاڵتونی خۆمان ئەی باشە ینی بۆنە خاتریە خۆترێ دەبووم داوازی خاتریە گرتم داوازی بەخوا قەنەعەتی ناکرد قەنەعەتی ناکرد ئەی باشە ینی تا چەند گرنگە بەوەنە ئەوەی چڵا خۆی زەواجەکە بۆ ئاسانەکە مادام گەنجێکی نیەتە باشەوە تێوا سەرگیریکەی شڵا کچی باش زۆرە و خوا بۆ ئاسانکە تا چەند گرنگە ئێمە قسە لە شتێکان نەکەن کە پەیوەندی بە ئێمەوە نییە بۆ نمونە لە مدرسێکا دانیشتوین مۆزوعێکیان کردوێتەوە ئێمە هیچی لێ نازانین یان پرسیارمان لێ نەکراوە بۆچی وەڵام بدەینەوە یان بۆ تەداخولکەیت من خۆم وەسای مەڕمەڕم باشە کە لە کەری بیناسازیە من ئیشەکەی من مەڕمەڕە حەمام تورکیە کە باسی بێتە مۆزوعی گەچەوەیان دیوارێکەوانە یان خودەوەی ئەسترۆپۆڵەکەوانێک کە شتە پەیوەندی بە منەوە نەبێ من بە کەسی سەحەبی ناگەن ناڵم بەڵێ من شارە زایمەیە کەسێشکە بەم ئەمە تەداخل لەو شتانەشان ناگەم وەکو نمونەیەک کەسێکیش کە دوو کەس بەیەکەوە باسی مۆزوعێکن کە هیچ پەیوەندێکی بە منەوە نەبێ تەداخلی ناگەم گوێگرم بە بەرامبەرەکەم بەسەوێت ناچمە ناو ڕۆکیانی بڵێم ئەمە بکەوە ئەی پێشنیاری بۆ دابنێم تۆ ناو چییە؟ ڕۆکان کاک ڕۆکانجان ئەگەر کەسێ بە نمونە سەری شخصی لە تۆ بکە بڵێ کاک ڕۆکان مانگانە چەنە پارە پێیاکە یان بڵێ تەمەنت چەنە یان بڵێ بۆ ژنایان ینی ئەم پرسیارە ینی بۆ تۆ بێزارکرد نییە هەر زۆر کەم کەس پێی بڵێ مەعاشەکە و چەنیان بژێوی ژیانێت ئاین ڕۆژانە چەند پێیاکەیت هیچ کەسێک وەکو خۆی بۆ ناڵێت ئەڵێ خۆ ئەم ژێنێت ئەو نە پێیاکەم کە پێی بژیم جان بڵێ توی کچی هەڵبژێری یەکێ تەداخل کا بڵێ ئەم کچە هەڵمە بژێرە شانی وایە باڵی وایە ناخۆشە حەز ناکەم تۆ گرنگەوە بەدڵ خۆت وایە خۆمە من خۆم قەنەعەتم پێ کردە بێز ناکە کەسێک تر بێت ڕوونکردنەوە بەوا بڵێمە وایە چاوی وایە قشی وایە و تەبیعەتی وایە خەڵکیم شوێنێ و دوورە و دوورە و تۆ بەدڵی خۆ زەواجەکە یان ڕێی ماڵی شەوت بۆ گرنگە ڕێی ماڵەوە هەتاو نەگرنگە کە لەگەڵ تابن ئەو ڕێیە ناکە بڵێم مەیەنە ئەمە وایە من خۆم لەگەڵی قسەم کردو من لەگەڵی دواوم لە تەبیعەتی شارەزا بووم
انشاءڵڵا خدا کەسێکی باشە بەنسیب بکە. سپاس دەکەم زۆر ئینشاءڵڵا حەزەکەی زەواجکەی والله ئینشاءڵڵا انشاءڵڵا حەز ناکەم زۆر تەمەم چێتە سەروانێ بە زەواج فریا بکەی فریا بکەم سپاس خۆی گەورە بۆ خاتری گەوری خۆی کارە بۆ ئاسان سپاس دەکەم لەگەڵ گشت مسلمانە قوربانم سپاس دەکەم چاوەکەی بێگومان لە هەر کەسێک بپرسی تەمەنت چەنە داهاتی مانگانە و چۆنە بۆ زەواج ناکەی بۆ شو ناکەی بۆ ژن نایانی پرسیارەکە بۆ ناگۆڕی یاخود هەر پرسیارێکی تری شخصی بێگومان بەرامبەرەکە و پێی بێزارە بێ زۆرنی مرۆڤەکان ئەگەر بدوێنی ئەگەر لیان بپرسی حەزەکەی ژیانی تۆ خەڵک بیزانێ بێگومان زۆر بەمان نایزانین کەوایە هەندێک پرسیار هەیە هەندێک تەداخلات هەیە پێویست ناکە بیانکەین هەندێک بابەت هەیە تایبەتیە شخصیە پێویست ناکە بیانکەی ناخۆت بیانزانین و هەندێک جار لە هەندێک شوێنیشا ئەگەر قسەیە کرا ئێمە معلوماتمان لەسەر نەبوو یاخۆ ئەگەر پرسیارمان لێ نەکرا پێویست ناکە وەڵام بدەینەوە باشترە زۆربەی کات بێدەنگی هەڵبژێرین تەناو کاتانی کە پرسیارمان لێکرا خۆت پێویست بوو ئێمە توانین قسە بکەین و لەگەڵ ئەوشا تا بتوانین تەداخلی ژیانی هیچ کەسێ نەکەین و هەندێک پرسیاری شخصی هەیە هەندێک شتی شخصی ژیانی چواردەورمان هەیە بە هەمان شێوە جوانتر وایە کە پرسیاران لەبارەیەوە نەکەین و پێویستیشمان بۆ زانیارانە نییە کە لەسەر یەکتری بمانێت پێویستمان پێی بێت ئەمە تەوەر و پرۆگرامی ئەمڕۆ بوو هێشتا ساغ بێ و هەمیشە سەلامت بن